لەم شانزەی سێوە بەدواوە قۆناغێکی نوێ دەست پێ دەکەین بۆ ئەوەی لە هەموو ڕوویەکەوە هەڵەبجە باشتر خزمەت بکەین و خەڵکەکەشی ئەم گۆڕانکاریانە ببینن. لێرەوە داوا دەکەم لە سنتەری توێژینەوەی هەڵەبجە بۆ دیراساتی کاریگەری پاشماوەکانی چەکی کیمیاوی کە تەنها لێرەدا و بەم چالاکیە نەوەستن زانستیانەتر و ورتر لە گرفتەکان بکۆڵنەوە و توێژینەوەی پێویست ئەنجامدەن لە هەمان کاتدا بۆ چارەسەری گرفتەکانی پاشماوەکانی چەکی کیمیاوی پێشنیاری زانستی و ورد بخەنە ڕوو. ئێمەش لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە هەموو توانامانەوە هاوکاریان دەبین و لە خزمەتی زانست و خەڵک و خاکی هەڵەبجە دەبین. دڵخۆشین بەم بابەتە و هیوادارین ئەم بابەتە زانستیە هەنگاوی ئەمەلی هەڵبگرێ و بە دوای ئەم بابەتە زانستیانە ڕێگە چارەی گونجاو بدۆزێتەوە بۆ چارەسەرکردنی بریندارانی کیمیابەران. بۆ ئێمە لێرەوە داواکارین بۆردێک دروست بکرێ ئەو بۆردە چاودێری هەموو کەیسەکانی قوربانیانی کیمیابەران بکات. هەر کەسێک دێتە ئەم شارە ئەو بۆردە بتوانێت بیبینێت و پێشوازی بکات و ئەو پێداویستیانەی کە پێویستە لە ڕێگەی ئەو بۆردەوە تەجهیز بکرێ و هەر وەفدێکیش لە هەڵەبجەوە دەرئەچێتە دەرەوە بتوانێت تەجهیز بکرێ بە زانیاری بۆ ئەوەی ئەو مەبەستەی کە بۆی دەڕوات بتوانین کەمێک معاناتی خەڵکەکەمان قوربانیەکان کەم بکەینەوە.